لەو کاتەوە کە چین سیاسەتی کرانەوەی بەرامبەر جیان کردە ستراتیژ ئەژموری بەسەر بازاڕەکانی جیاندا پلەی دووەمی ئابووری تۆمار کرد. ڕاگەیاندنی سیاسەتی نوێی پشتوێنە و ڕێگا کە زیندووکردنەوەی سیاسەتی مێژووی ڕێگەی ئاوریشمە لە کاڵایەکی نوێدا وەراواییەکان بەگشتی و ئەمریکای بەتایبەتی نیگەران کردووە. وای ڕێکەوتن و کۆبوونەوەکانی چین لەگەڵ سعودیە وڵاتانی کەنداوی عەرەبی جارێکی تر ئەو نیگەرانیانەی زیندوو کردەوە. سەردانەکەی سەرۆکی چین شی جینگبین بۆ سعودیە و واژۆکردنی چەندین ڕێکەوتن نامە بە بڕی 30 میلیارد دۆلار و ڕێاردان لەسەر ڕێکەوتنی یاریکاری استراتیژی گشتگیر دەستپێکردنی سەردەمێکی نوێی پەیوەندیەکانی چین و جیهانی عەرەبی بەگشتی و کەنداوی فارس بە تایبەتی نیشان دەدات. گرێدانی لووتکەی چین و سعودیە و واژۆکردنی 34 ڕێکەوتن نامە و لووتکەی چین و ڕێبەرانی ئەنجومەنی یاریکاری کەنداوی فارس و لووتکەی چین و وڵاتانی کۆمکاری عەرەبی ئاسوویەکی نوێ لە دەستپێکردنی پەیوەندیە سیاسی و ئابووریەکانی ئەو وڵاتە و خۆرەڵاتی ناوەڕاست دەکاتەوە. لەو بارەوە سەرۆکی چین لە وتارێکدا کە ڕۆژنامەی ریاضی سعودی بڵاوی کردەوە ئاماژە بەکرانەوەی دەرگای خۆناغێکی نوێ دەکات و دەڵێت من هاتووم بۆ ڕیاض لە دوای سەردانی 6 ساڵ لەمەوبەر لەگەڵ خۆم خۆشەویستی و هاوڕێیەتی قوڵم لەلایەن گەلی چینەوە بۆ گەلانی ناوچەکە هەڵگرتووە. ناوبراو لەکردنەوەی لووتکەی چین و وڵاتانی یاریکاری کەنداودا استراتیژی وڵاتەکەی لەگەڵ وڵاتانی کەنداودا لە یاریکاری لە بواری وزە و وەبەرهێنان و تەکنەلۆژیا و بۆشایی ئاسمان و مانگە دەستکردەکان و وێزگەی ئاسمانی چین و هاریکاری زمان و ڕۆشنبیریدا کورت کردەوە کە ئەوە بازاڕەکانی چین و جیهانی عەرەبی بڕووی یەکتردا دەکاتەوە و کۆمپانیەکانی ئەو وڵاتە دەتوانن شوێن بە کۆمپانیا خۆراواییەکان لێژ بکەن. ویلایەتە یەکگرتووەکان کە چین بە ڕکابەری ئابووری و سیاسی خۆی لە جیهاندا دەبینێت نیگەرانە لەوەی بێجین لە دەوڵەمەندترین وڵاتانی ناوچەکەدا پێگەی خۆی بکاتەوە کە لە دوای جەنگی دووەمی جیهانیەوە تا ئەمڕۆ وەکو بازاڕی ساختکردنەوەی کاڵاکان و سەرچاوەی وزەی خۆراوە هەژماری کردووە. هەرچەندە جۆن کێربی وتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا ڕایگەیاند وڵاتەکەی سیاسەتی خۆی لە ناوچەکەدا درێژە پێدەدات، بەڵام ناوەندەکانی سیاسەت لە واشنتۆن نیگەرانی خۆیان لە یاریکاری ناوچەکە و چین ناشارنەوە کە دوجار تێچوونە ئەرزانەکانی وەبەرهێنانی چین بە سانایی جێگەی تێچوونی گرانی کۆمپانیەکانی خۆراوە دەگرنەوە.